من جەبار جەمال غەریبم. خۆشحاڵم جارێکی کە لە زنجیرە بەرنامەکانی زمانی کتێبەکان پۆدکاست لە ڕادیۆی ڕوودا و لەگەڵێەوە بەیەک دەگەینەوە. بابەتی ئەو ڕۆکەمان لەسەر ڕۆمان نووسینە. من دەمەوێت ئەوەتان بۆ باسکەم کە کارگەی ڕۆمان نووسین چییە؟ چۆن ڕۆمان دەنووسین؟ لەوانەیە لەو بابەتەشدا چەندان نمونە لە چیرۆک و ڕۆمان بهێنمەوە. ئەوەی ڕۆمان دروست دەکات ژیانە یان ڕۆمان ژیان دروست دەکات، هەردووچانە. زۆرن ئەو ڕۆمان نووسانەی کە لە ژیانەوە بەرهەمەکانیان وەردەگرن. ئەو ڕۆمان نووسانەی کە ئەو ڕۆمان نووسانش کەم نین کە بەرهەمەکانیان لە خودی خۆیانەوە دروستیان کردووە، واتە ژیانیان لە نێو بەرهەمەکانیاندا دروست کردووە. کۆمەڵە ڕوودا و گەلێک دەجێڕنەوە کە هەرگیز ڕوویان نەداوە، بەڵام ئینسان قابلی هەموو ڕووداوێکە. ئەوەی ڕۆمان دروست دەکات زمانە. زمان کەرەسەی دروستکردنی ڕۆمان، چیرۆک، شعر هەموو پێکهاتە نەسری و شعریەکانە. یەکەم داهێنانی مرۆڤ کە تا ئێستا سوودی هەبێ و هەرگیزیش لە کار نەکەوێ زمانە. هەرو زمانەشە ئێمە لە نووسینی ڕۆماندا بەکاری دەهێنین. زمان چییە؟ یەکەم جار زمان بۆەوە داهاتووە کە ئەحساسی ئینسانەکان کە ڕووداوەکان بگوازێتەوە بۆ کەسی بەرامبەر، واتە بیرکردنەوەی ئێمە بکا بەو شەو ڕستە. ئەوە ئیشی زمانە. بەڵام دواتر ئەرکی زمان فراوانتر دەبێتە هۆی نووسینەوەی هەزاران وێنە و دەنگ و ڕنگ. دواتر زمان دەبێتە پێناسەی نەتەوەکان. ئێمە لە زماندا وجودمان هەیە. هیچ کەس هەندەی کورد قەرزداری زمانەکەی نییە. بەڕاستی زمان خزمەتێکی گەورەی کوردی کردووە. من نازانم چەند سەد ساڵ پێش ئێستا کورد زەوی لەدەست چووە، جوگرافیایەکەی لەدەست چووە. بەلای کەم ئەوەندەم لەبیرە دووە حکوومەتی کوردی کە بابانەکان حساب بکەین لە ساڵی 1848 کەوتووە، واتە پایتەختی بابانەکان کە سلێمانی بووە لە 1848 داگیر کراوە. ڕاستە بۆ ماوەی 3 ساڵ سەرۆکێکی کوردی دەستەمۆیان داناوە. لە ساڵی 1851دا بە تەواوەتی سەرۆکە کوردەکەیان دوورخستۆتەوە و والیەکی یان سەرۆکێکی تورکیان بۆ داناوە و لێرەوە مێژووی حکوومەتی کوردی پێچراوەتەوە یان دەوڵەتی کوردی پێچراوەتەوە. لەو کاتەوە کوردستاندا بەش بووە. ئەوە بەشی سووریایە، ئەوە بەشی تورکیایە، ئەوە بەشی ئێرانە، ئەوە بەشی عێراقە. زۆر سەیرە جیهانێک تەحملی ئەو ناوە قورسانە بکە، نەتەوەیەک بەو گەورەی خۆیەوە دابەش بکرێت. بۆیە ئەوەی ئێستا تعریفی نەتەوەکان دەکا هێڵێکی سوورە لەسەر کاغەز، هێڵی سووری سنوور. کورد ئەو هێڵەی نییە. ئەو هێڵەی نییە کە پێی دەگوترێ هێڵی سووری سنوور بۆەوەی ژیانی خۆی تێیدا بدۆزێتەوە. شەڕی ئێمە شەڕێکی بێ سەمەرەیە، بێ ئەنجامە. چونکو ئێمە هەرچی دەکەین دنیا پێمان دەڵێ لەگەڵ یەک پارچەیی ئەو وڵات و ئەو وڵات داین، لەگەڵ مافی ملەتێک داین بە ناوی کورد. چ مافێک؟ مافی ئەوەی نان بخۆی، مافی ئەوەی نازانم هەناسە بدەین، مافی ئەو مافە هیچانە. مافی هەبوونت وەگنێتەوە هەرگیز حسابێکی بۆ ناکرێ کە دەڵێن ئێمە لەگەڵ یەک پارچەی ئەو وڵاتانە داین، واتە ئەی کورد تۆ بە هیچ جۆرێک لە هەبوونی هێڵی سوور بەهرەمەند نابی. هەرگیز ناتوانانی هێڵی سووری سنوورت هەبێت. هەر نەتەوەیەکیش ئەو هێڵە سوورەی نەبێ ناتوانێت نە خزمەتی خۆی، نە خزمەتی نەوەکانی، نە خزمەتی زمانەکەی بکە. لە جێی ئەو هێڵە سوورە ئێمە چیمان هەیە؟
لە جێی ئەو هێڵە سوورە ئێمە تەنها زمانمان هەیە. ئەوەی کیانی کوردی پاراستووە، ئەوەی نەتەوەی کوردی پاراستووە، ئەوەی شار و گوندی پاراستووە زمانەکەیەتی. زمانەکەمان لێ بستێنەوە هەموو شتێکمان لە دەستداوە. لە ڕۆژێک لە ڕۆژان پارچە زەویەک، گوندێک، چۆمێک، شاخێک بەدەست کوردەوە نەبووە، بەس زمانەکەی هەبووە. کە زمانەکەی هەبوو کەس خۆی بە خاوەنی ئەو وڵاتە نازانێ، دەکرێت داگیری بکەن. ئەوە تا پارچەکانی دیکەی کوردستان هەموو داگیرکراون، بەڵام کەسیان بەو داگیرکردنە دڵخۆش نین، هەمیشە دڵیان لەسەر دەستیانە چونکو زمانەکەمان لەناو نەچووە. خۆشەویستی زمان وای لێ کردم کە تا ڕادەیەک لە بابەتەکەی خۆم دوورکەومەوە، ئەویش ڕۆمانە. کەرەسەی ئەساسی نووسینی ڕۆمان، کەرەسەی بنەڕەتی نووسینی ڕۆمان زمانە، هەروەک چیرۆک و شعر و پەخشان و هەموو ڕووداوگەلەکانی دیکەش. ئێمە بە زمان وێنە دەکێشین، نووسەران بە زمان شعر دەنووسن. من وێنەکانم هەموو لە ناو زماندا دروست کردووە. دنیای کوردم خستۆتەوە سەر زمان. ئەگەر سلێمانی نەمێنێ و هەولێر نەمێنێ، قەڵاتزێ نەمێنێت و بەغداش نەمێنێ، من هەمویانم بە وێنە بە وشە کێشاوەتەوە. دەتوانی شارەکان جارێکی کە لەسەر ئەو کتێبانە دروست بکەیتەوە. کەرەسەی دووهەمی ڕۆمان ڕووداوە، دەبێ ڕووداوێک هەبێ، دەبێ شتێک ڕوویدا بێ. هەر بۆ نمونە ئەگەر من باسی شەڕێک بکەم کە لەسەر شەقامێک یان لە کۆڵانێک ڕوودەدا، منی قسەکەر ئەگەر لەو شەڕەدا 1000 کەسیش بکوژرێ کە من بەشداری تێدا نەکەم، کە من بەس بیژەرمەوە، کەواتە من ڕۆمانم نەنووسیوە، هیچم نەکردووە. ڕۆمان واتە دروستکردن، خەلقکردن، هێنانە پێشەی ئەو ڕووداوگەلانەی کە ئینسان سەرسام دەکا، خوێن دەوەستێنێ، دڵ دەتۆقێنێ. ئەوەیە ڕۆمان. تۆ دەبێ جەلادی وشە و دڵی خوێنەران بی، جا ڕۆمانەکە جێدەگرێ. واتە بابەتی یەکەممان زمانە، کەرەسەی یەکەممان زمانە، دووهەمیان ڕووداوە. ئەوانەش هەمویان دەبێ لە شوێنێک داڕوو بدەن کە شوێنەکە کوردستانە، و ئەو شوێنەش دەبێت لە کاتێکی دیاریکراودا باس بکرێ. کەواتە ئێمە 4 ڕەگەزی جددیمان لە ڕۆماندا هەیە: زمان، شوێن، کات، ڕووداو. ژیان بە هەمویان دەبەخشێ. ئەوەی ئەوانە لە هونەری ڕۆماندا کۆ دەکاتەوە تەکنیکە. ئێمە دەتوانین چیرۆکیش هەر بەو کەرەسانە بژێڕینەوە. چیرۆکیش پێویستی بە زمان، ڕووداو، شوێن، کات هەیە، بەڵام تەکنیکەکەی جیاوازە. تەکنیکی ڕۆمان زۆر جیاوازە. ڕۆمان دنیا دیتنێکە لەسەرەوە، واتە کەسێک لەسەری سەرەوە تەماشا شارێک دەکا، چەندان کیلۆمەتر بە ئاسماندا چووە، ئەو جار دەتوانێت هەولێر وەک خۆی ببینێت. ئەوانەی سواری فڕۆکە بوون دەزانن کە لەسەرەوە تەماشا شارێک دەکەی، بە ئاسانتر دەتوانی شوێنەکانی دیاری بکەی. ئەو شارە بازنەیە، 3 گۆشەیە، سەوزایی زۆرە، ئاوی هەیە، لەسەرەوە زۆر جوان دەیبینی. بەڵام تۆ لە ناو شارەکەدا تەنها شەقامێک دەبینی. ئەو کەسەی تەکنیک دەخڵقێنێ دەبێ لەسەرەوە تەماشای شارەکە بکە، لەسەرەوە بیبینێ، لەسەرەوە ڕووداوەکان بجێڕێتەوە. ئەوانە هەمووی لەسەر وەستانی دەوێ. واتە منداڵێک لە مەجلیسێک دانیشتووە، پیاوێکی خانەدانی زەبر بەدەستە، 50-60 کەس، 100 کەسی لە دەور وەستاون، قسە دەکەن،
ڕوودا و دەژێرنەوە، دەکوژن دەبڕن. بەڵام کێ خاوەنی ئەو مەجلیسەیە؟ ئایا دەسەڵاتدارەکە، ئاغایەکە، سوارچاکەکە، بەردەستەکە؟ کێ خاوەنی ئەو مەجلیسەیە؟ ئەوەی خاوەنی مەجلیسەکەیە، ئەوەی خاوەنی دانیشتنەکەیە، ئەو منداڵەیە کە دواتر دەچێ ڕووداوەکە دەجێڕێتەوە. واتە ڕۆماننووس خاوەنی دنیاە، ئەو دنیا دەجێڕێتەوە. با هەر پێم بڵێن مەرجی نووسەر. مەرجی نووسەر شتێکی مەجازیە کە گوایە لە دوای نووسینی ڕۆمانەکە دەمرێ. منیش قسەی وا هیچم کردوون، بەڵام ڕاستیەکەی وانییە. ڕاستیەکەی ئەوەی دنیا دەنووسێتەوە ڕۆمان نووسە. من لە سەردەمی گریانی بەڵقیزدا کاتێ نووسیمەوە، من ژیانم بە سەروەر و بەیان بەخشیەوە جارێکی دیکە. ئەو سەروەر و نیانەی لە ناو ڕۆمانەکەدان سەروەر و نیانە ڕاستەقینەکەن. ئەوەی لە حەقیقەتدا هەبوون پێش 30 ساڵ 35 ساڵ لەوە پێش، ئەوانە ئینسانی ئاسایی بوون و مردن و ڕۆیشتن. بەس ئینسانەکانی ناو ڕۆمانەکە ناو سەردەمی گریانی بەڵقیس نامرن، وەکو خۆیان دەمێننەوە. لێرەوە گرنگی ڕۆمان تێدەگەین ئێمە. گرنگی ئەو هونەرە بەرزە ئاگادار دەبین. ئەوە مانای ئەوە نییە کە چیرۆک، شعر یان هەر بابەتێکی دیکە گرنگ نییە. نەخێر، ئەوانە هەمویان گرنگن. ئەوڕۆ دەکرێ هەموو کەسێک شعری خۆی بنووسێ، بەس ناکرێ هەموو کەسێک ڕۆمانی خۆی بنووسێتەوە. ڕۆمان بەو کەسانە دەنووسرێتەوە کە سیفەتێکی، پێناسێکی، وەسفێکی یەزدانیان هەیە و دەتوانن لە نەبوونی دنیادا دنیا بنیاد بنێنەوە. هەر بۆ نمونە، هەموو ئەو شتانەی لە ڕۆمانێکدا دەیخوێنیەوە. تۆ پێت وایە لە شوێنێکدا بەسەریدا کەوتووی، پێت وایە ژیانی تۆی نووسیوەتەوە، پێت وایە تۆش دەتوانی، بەڵام لاپەڕەکان پێوەدا، کتێبەکە پێوەدا، ئیدی تۆ ناتوانیت. لە بابەتێکدا دەمەوێ باسی ڕۆمانی کەوتنی ئاسمانەکانتان بۆ بکەم. زمان لەوێدا چییە؟ ڕوودا و چییە؟ شوێنەکە کوێیە؟ تەکنیک چییە؟ چ کاتێکە؟ هەموو ئەوانە هەموو هەر چوار بابەتەکەی باسم کرد. زمان و ڕوودا و کات و شوێن لە تەکنیکێکی ئەوەندە سیردا لە کەوتنی ئاسمانەکاندا کۆبوونەتەوە کە لە سحر دەچێ زیاتر، نەک چەند لاپەڕەیەکی کتێبێک. تەکنیک لە هەموو ژانرەکاندا گرنگە. بۆ نمونە شان و نامەکانی یۆنانیەکان، مەسەلەن کینگ ئۆف ئیدیپەس یان پاشا ئۆدیب، ئەو لە 24 کاتژمێردا شان و نامەکە پێشکەش دەکرێت. شان و نامەکە لە 24 کاتژمێردا گێڕدراوەتەوە. ئەوە تەکنیکی ئەو سەردەمەیە. سەفۆکلس ئەوەی گێڕاوەتەوە، بەڵام ڕووداوەکە تەمەنێکە تۆ لەوێدا جێت کردوێتەوە. کەوتنی ئاسمانەکان بە هەمان حکمەتی ئۆدیب نووسراوە لە زەمانێکی دیاریکراودا، بەڵام ژیان دەژێڕێتەوە. زەمانەکە چۆنە؟ چییە؟ لەکوێ ڕوودەدا؟ زەمانەکە لە سلێمانی دەست پێ دەکات. پیاوێک بەیانی لە خەو هەڵدەستێت، دەبێ بچێ بۆ سەربازی. ئەو پیاوە چی هەیە؟ ماڵەکەی بەجێهێشتووە، ژنەکەی ئەڵماس، کچەکەی، کوڕێکیشی هێناوەتەوە ماڵێ، ئەویشی لە ماڵێ داناوە. واتە ئێمە لێرە 4 کەسمان هەیە. فوئاد کە ماڵی بەجێهێشتووە و بەرەو سەربازی دەچێ، ئەڵماسی ژنی لەگەڵ ئاسکۆڵ و کوڕەکەی. لێرە
چیرۆکەکە سادەیە، پیاوێک جانتای پێچاوەتەوە دەڕوات، بەڵام هەر ئەوەندە نییە. ئەو پیاوە بۆ شوێنێک دەچێ کە دەرگا لەسەر کۆمەڵێک چەرمەسەری و ئازار دەکاتەوە کە خۆی لە لێواری تێدا چوون دەبینێتەوە، بەڵام کارە ساتێک لە ماڵەکەیدا ڕوودەدات لە چاو ئەو چەرمەسەریانەی ئەو دەیبینێ لە چاو ئەو ڕووداوی لە ماڵەکەی ڕوودەدا هەر هیچ نییە. ئەو دەچێت و بە دیل دەیگیرێ، بەڵام بە دیلگیرانەکەی چۆنە؟ من حەز دەکەم هەموو دنیا ببێتە گوێ و گوێ لە من بگرێت کاتێک باسی بە دیلگرتنی فوئاد دەکەم. ئەوە ڕۆمان دروست دەکات کە بۆت بژەرمەوە هەم کاتی دەوێ هەم دەشێ تۆش بێزار بی. ئێستا کە لە ڕوادیۆ گوێ لە منە چاوەڕێ بکەی بگەیە بەردووکانێک و هەندێک برنجیان تەماتایان ڕۆن بکڕی و بۆ ژنەکەتی بەریەوە ئەمریان پێکردووی بیکڕی، یان ژنەکە ئێستا خەریکە لە بەردەمی خەستەخانەیەکدا دەبەزێ و بە پەلە منداڵەکەی دەبا بۆ لای دکتۆر. لەوانەیە حوسەلەی نەبێ من گیرانی فوئادی بۆ بژەرمەوە، بەڵام کەسانێک هەیە ئەو کاتەیان هەیە و گوێ دەگرن. فوئاد کەوتۆتە ناوەندی سوپای ئێرانی یان ئەو هێزەی کە بەرامبەر ئەو شەڕ دەکا و ناوی دوژمنە کە دەبینێ دەبابەیەک لەسەر گردێک وەستاوە بە لولەیەکی درێژەوە بەوان دەڵێ تەسلیم بن. بەڵێ کابرای ئەفسەر چەکەکەی بەرامبەر ئەوان ڕاگرتووە، تۆ سەیری ئەو ڕووداوە سەیرێکە کە ڕوو دەدات. فواد کەسێکی لەگەڵە ناوی نوهادە. نوهاد خەڵکی نەجەفە یان نوهاد خەڵکی نەجەفە. کاتێک دەبینێ لە دەبابەیەکی بەهێز کە سەرکەوتووە و چۆتە سەرگردێک بە گەورەی نووسراوە یا حوسەین. ئەڵڵا، نوهادی شیعە، نوهادێک کە لە ژێر ستەمی دیکتاتۆری سەددامدا بۆ ماوەی 30 ساڵ چەوساوەتەوە و نەیان هێشتووە بە ئازادی ناوی حوسەین بێنێ. کاتێک لە دەبابەکە نووسراوە حوسەین و ئەو بە هەموو هێزی خۆی هاوار دەکا یا حوسەین و بەرەو دەبابەکە ڕادەکات بۆ ئەوەی ماچیکە. بەڵام سەربازە ئێرانیەکان لەو ئەحساسەی نوهاد تێناگەن، بۆیە بەچی چەکێک پێیانە تەقەی لێ دەکەن و هەموو لەشی کون دەکەن و لە جیاتی ناوی حوسەین بۆنی خوێن دەگاتە بەرلوتی فواد. ئەوە فوئادەکەی خەڵکی سەرشەقامە، سەرشەقامی سلێمانی ئەو کارە ساتە دەبینێت. ئێرانیەکان وا دەزانن فواد چووە بیان تەقێنێتەوە، ئەوان نازانن ئەو بە چه حەسرەت و خۆشەویستیەکی حوسەینەوە بەرەو ڕوویان دەچێت. فواد دەکەوێ سەربازە ئێرانیەکان دێن و فواد نا ببورن، نوهاد دەکەوێ سەربازە ئێرانیەکان دێن و یەکەیەکە هەڵیان دەستێنە پێ لە ناویشیاندا فواد. تەماشا چەکەکانیان دەکەن. تۆ تەماشا ئەتەکێتی شەڕ بکە. هەر سەربازێک گولە لە چەکەکەیدا مابێ ئەوە کەواتە شەڕی باش نەکردووە، باوەڕی بە شەڕەکە نەبووە، نایکوژن. بەڵام سەربازێکی عراقی چەکەکەی خاڵی بوو بێن لە گولە، کەواتە هەمووی بە ئێرانیەکانەوە ناوە، ئەوانیش ماف بەوە بە خۆیان دەدەن بیکوژن با دیلیش بن. کاتێک دەگاتە سەر فواد کوردە، ناتوانێ ئازانە بێت، بۆیە چەکەکەی گولەی تێدا نەماوە. کاتێک ئەفسەرەکە دەگاتە لای ئەو دەڵێ سەرت شۆرکە و چاوت داخە. فواد ناتوانێ ئەوە بکە، بۆیە دەمانچەکەی لەسەر سەردادنێ و گولەیەک بەسەریەوە دەنێ. بەختی ئەو هەرچەند ئەو گولەیە پارەکەی دراوە، هەرچەند ئەو گولەیە دروست کراوە هاتووە بۆی کەسێک بکوژێ، بەڵام
ئەو ڕۆژە لەگەڵ فواد جوانی نییە، بۆیە ناتەقێت. لەو کاتەدا ئەفسەرەکە دیسان پێی دەڵێتەوە چاوت داخە و سرت نزم کە. هەز دەکا فواد تێی ناگات، نازانێت چی دەڵێ کوردی. فوادیش بۆ وەڵامدانەوەکەی سەری دەلەقێنێ. لە کاتی سەر لە خاندندا سەری نزم دەبێتەوە و دەڵێ بەڵێ. لێرە ڕسەیەکی زۆر گرنگ دێتە پێشێ، ئەویش ئەوەیە کەسێکیش سەرشەقامی ئەگەر وەکو فوادی شەلاتی بێ، شەقاوە بێ، ناتوانێ چاوی داخا و سەری شۆڕکە. تەنها کاتێک دەتوانێ کە بێوێ وەڵامی کەسێک بداتەوە بڵێ کوردم. لێرەوە ئەوە بەدیلگرتنی فوادە. تۆ تەماشا دیمەنی دووهەم کە. لە دیمەنی دووهەمی ئەو ڕۆمانەدا، ڕۆمانی کەوتنی ئاسمانەکان، ئەوان بەسەر گردێکدا دەڕۆن. کەسێکیان لەگەڵە ناوی عەلاویە، کەسێکی قەڵەوە و ناتوانێت بە ئاسانی بەڕێگەدا بڕوە. کاتێک بە هێواشی دەڕوات و هەڵدەنگوێ، سەربازێکی ئێرانی بە هەموو هێزی خۆی پێلاقەیەک بە پشتەقوونی دادەدات و ئەویش بە گردەکەدا دەکەوێتە خوارێ. کە بە گردەکەدا دەکەوێتە خوارێ، تل دەبێتەوە. ئەوەی ئێمە پێی دەڵێن تل دەبێتەوە. لەگەڵ هەر تلبوونەوەیەکدا ئەڵغامێک لە ژێری دەتەقێ تا دەگاتە خوارێ. تەنها چەند پارچەیەکی بچووکی لێماوەتەوە. لەو کاتە ئەفسەرە ئێرانیەکە بیرێکی جەهەندەمیانەی بۆ دێ. دەڵێ هەر کەسێک بتوانێ بەو گردەدا پێتە خوارێ و تا دەگاتە نزیک ئەو ئاوە، بەری ئەو ئاوە عراقە، بازداتە ئەو بەر و ئازادە. فواد کووردە، دەزانێ ئەوانە فێڵی شەڕن، بۆیە دەستی برادەرەکەی دەگرێت کە ناوی نووریە، دەڵێنە ڕۆی. بەس کەسێک لە پێشیانەوەیە. تۆ تەماشا ئەوەیە ڕۆمان، کەسێک لە پێشیانەوەیە، ناوی محەممەد عەبدوزەهرەیە. محەممەد عەبدوزەهرا هەرکەی گوێی لەو قسەیە دەبێ. هەر کەسێک لەو گردە بچێتە خوارێ ئازادە. هەر کەسێک لەو چۆمە لەو جۆگەلەیە گچکەیە بازدات و بگاتە ئەو بەر، ئیدی ئازادە و با بگەڕێتەوە عراق و بگەڕێتەوە ناو خێزانەکەی خۆی، بە هەموو هێزی خۆی غار دەدات. تۆ تەماشا، ئەوە فیلمە، ئەوە وێنەیە. فواد چاوی دەنوقێنێ. فواد نایەوێ گوێی لە تەپەی پێی محەممەد عەبدوزەهرە بێ کە بە گردەکەدا غار دەدا بۆ خوارێ، ڕادەکا بۆ خوارێ. یەکەم هەنگاو، دووهەم هەنگاو، سێهەم هەنگاو، هیچ دەنگێک نایە. چوارەم و پێنجەمیش تێدەپەڕێ. فواد دڵی خۆش دەبێ، دەڵێ گەیشت. بەڵام کاتێک چاو دەکاتەوە و تەماشا دەکا، محەممەد عەبدوزەهرا دوا هەنگاوی ناوە کە دەیەوێت لەسەر جۆگەلەکە باز بدە. لەگەڵ دوا هەنگاویدا مین لەژێر پێی دەتەقێتەوە و ئەو پۆستاڵەی کە هەموویان شەڕیان لەسەر کردبوو بە هەوادا دەچێت. بەڵام ئێمە ناکرێ ڕۆمان وەڵامی ئەوەی پێنەبێ محەممەد عەبدوزەهرا بۆچی لە چاو هەمویان ویستی بپەڕێتەوە بڕوە. بێگومان تەنها لەبەر ئەوەی محەممەد دەستگیرانێکی هەیە، لە بەغدا بەجێی هێشتووە. مانگ و نیوێک لەوە پێش چۆتە لای، کەس لە ماڵ نەبووە، دەستگیرانی خۆیەتی مارەی کردووە. پێش ئەوەی بیگوازێتەوە سەرجەیان کردووە و چەند ڕۆژێک لەوە پێش بە تەلەفۆن پێی گوتووە محەممەد زوو وەرەوە، من سکم هەیە و ئەگەر نێەوە شەرمەزاری چاوی برایەکانم و نیگای بابم دەبم. محەممەدیش بەڵێنی پێداوە،
لە یەکەم مۆڵەتدا بگەڕێتەوە و بیگوازێتەوە. بۆیە بە گردەکەدا دێتە خوارێ و مەترسی ئەڵغامەکان لە بەرچاو ناگرێ. ڕۆمان دەبێت پێت بڵێ بۆچی محەممەد هاتە خوارێ. من ئەوڕۆ ئەوەندەتان لە کەوتنی ئاسمانەکان بۆ دەجەڕمەوە، نەهونەری ڕۆمانمان پێتەواو دەکرێت لەو چەند دەقەیەدا، نە کەوتنی ئاسمانەکان. بەس بەڵێن دەدەین ڕۆژێکی کە باسی بکەینەوە. ئێوە بە سەلامەت هەر بژین.